ئەمریکا دووبارە گەشتێک بۆ سەر مانگ ڕێک دەخات، بەڵام جیاواز لە ڕابردوو لە گەشتەکەدا کار بۆ جێبەجێکردنی پلانی دامەزراندنی وێستگەیەکی هەمیشەیی لەسەر مانگ دەکرێت. بەڕێوەبەری ناساژ ڕایگەیاندووە لەو گەشتەیاندا بۆ ماوەیەکی درێژ لەسەر مانگ دەمێننەوە. جیم برایدنستاین، سیانزەیەمین بەڕێوەبەری ئاژانسی ناسا ڕایگەیاندووە ئامانج لەو گەشتە نردنی ژمارەیە کەشتیوانی ئاسمانیە بە مەبەستی مانەوەیان بە شێوەیەکی هەمیشەیی. بەڕێوەبەری ئاژانسی ناسا ڕاشی گەیاندووە گەڕانەوە بۆ سەر مانگ هاوشێوەی 50 ساڵی ڕابردوو نابێت، چونکە ئەم جارە تەکنەلۆژیا و سیستمی پێشکەوتوو بەکاردەهێنن و چەندین ڕەهەند و ناوچەی شاراوە لەسەر ڕووی مانگ ئاشکرا دەکرێن. ئەمەش خزمەتێکی گرنگ بە توێژینەوەکانی زانستی دەکات. ئەوەشی ئاشکرا کردووە پلانی گەشتەکە هەفتەی داهاتوو دەست پێ دەکات و لە ئێستادا ناسا گرێبەستی لەگەڵ 9 کۆمپانیادا ئیمزا کردووە بۆ گواستنەوەی گوێزەرەوە ئاسمانیەکان بۆ سەر مانگ و پەرەپێدانی کەشتی ئاسمانی بۆ گواستنەوەی کەشتیوانەکان لە زەویەوە بۆ مانگ و بە پێچەوانەوە. هەوڵەکانی ئاژانسی ناسا لە کاتێکدایە لە چەند مانگی ڕابردوودا ئاژانسی بۆشایی ئاسمانی چین بۆ یەکەم جار گەیشتە ئەو ڕەهەندە تاریکەی مانگ کە لە چاوی مرۆڤەوە نادیارە. چین برایدنستاینیش لەبارەی گەشتەکەی ئەمریکا ڕایگەیاندووە ملیاران کەس لە سەرانسەری جیهاندا بینەری بونیادنانی مێژوو دەبن کاتێک کەشتیوانەکانی ئاسمانی ڕۆژشاراوەکانی مانگ ئاشکرا دەکەن کە ئەمەش یارمەتی دەردەبێت بۆ چوونە سەر هەسارەی مەریخ و هەسارەکانی تر. بەپێی زانیاری ئاژانسەکانی هەواڵ ڕووسیا و چین و یەکێتی ئەوروپاش لە هەوڵی بنیادنانی وێستگەی هەمیشەیین لەسەر ڕووی مانگ، ئەم هەنگاوی ئێستای ئەمریکاش بۆ کێبڕکێکردنێکە کە لە سەردەمی جەنگی سارد لەگەڵ یەکێتی سۆڤێتی جاران کردوێتی.